ئێستا لە ناوچەی گەرمیان وەرزی دروستکردنی کونجی و خورمایە، شیرینیەک کە ساڵانێکە گەرمیانیەکان پێی ئاشنان. لە دروستکردنی کونجی و خورمادا ژمارەیەک لە گەنجان بەشداری دەکەن. بەر لەوەی بۆ تامەکەی بێت زیاتر مەبەستەکە بۆ بەسەربردنی شەوێکی خۆشە. شەوانی درێژی زستان کاتێکی باشە بۆ کۆکردنەوەی ئەوانەی ئارەزووی دروستکردنی کونجی و خورما دەکەن. ئەگەر شەوەکە سارد و باراناوی بێت چێژ بەخشتر دەبێ. کونجی ئەسێنین، ئیمجار خورماکە پاکەکەین، ئیمجارەکە کونجەکە ئەبرشێنین، کونجەکە ئەکوتین تەواو ئەکوتێ، ئیمجار خورماکە تێەکەین کیلۆیە کونجی بۆ 2 کیلۆنی خورما ئەیکوتین تقریبا سەعات و چارێکی ئاوا لێ ئەدەین ئەیکوتین و ئەمجا ئەبێتە کونجی خورما و ئەیخێنە بان سینیەک و ئیمجار جەوە جەماعەتی ئەیخۆین و ئەو کەسانەی بەشداری دەکەن لە دروستکردنی کونجی و خورمادا دەبێت خاوەن هێز و بازوو بن، چونکە هەم کاتی زۆری دەبێت و هەم وزەیەکی باشی دەبێت بۆ کوتانی و کونجی و خورماکە پێکەوە. سەرەتا کونجیەکە دەبرژێنرێ، دواتر ڕۆ دەکرێتە ناو دنگ و میل کە لەدار دروستکراون، کەمێ دەکوترێ، دواتر بەڕێژەیەکی زیاتر خورمای تێکەڵ دەکرێ و دەست بە کوتانی دەکرێ تا تەواو تێکەڵ دەبن. کوتان بەردەوام دەبێت تا ئەو کاتەی ڕۆنی کونجیەکە و توێژاڵی خورماکە لە ناو یەکدا ون دەبن و ڕۆنیان لێ دروست دەبێ. لە پاڵ کوتانی کونجی و خورمادا گەنجانی ناوکۆڕ خۆیان بە هەندێک یاریترەوە سەرقاڵ دەکەن کە زیاتر یاریەکانی کڵاوێن و چاڵەمشتەیە. چاڵەمشتێنە یا بە تایبەتی کونجی خورما باوڵێن چەند ساڵێکە زۆر گەنجان لایەن داوەتەوە بەلای برێوی پێدەن و بۆ جەوێکی بۆ بەسەربردننی کات، سێمینیش کڵاوێن. ئەم سیانە زۆر تێکەڵن لە لای گەنجان بڵێن بە تایبەتی و سیرەکەن ساڵ لە ساڵ ڕۆژ لە ڕۆژ بێت ئەم شتە زیاتر برێوی پێدەن. کونجی خورما لە وەرزی زستاندا دەکرێت لە کەشوهەوایەکی سارداوی بە تایبەتەوە شەوانەی کە باران تیادە دەبارێت. کونجی و خورما تا ئاستین نەناسینەوە تێکەڵ بوون و بوون بە یەک پارچە شیرینی کە ئامادەیە بۆ خواردن. گەنجانی ناوکۆڕ بەدەم خواردنی و کونجی و خورماوە شەوگار دەگەێنن بە نیوە و دواتر بڵاوی لێ دەکەن. گەرمیان حەمەیپور NRT ناحیە ڕزگاری کەلار.